باش من لە تەلاری هونەرم دەنگێک لە ژێیەکانی ئامەری تەمبورەوە دێت کە مێژوویەکی هەزاران ساڵی لە باوەش گرتووە. ئەمڕۆ لە تەلاری هونەر ناساندن بۆ کتێبی تەنبور زایاڵی جاویدانی ئەکرێت لە نووسینی میوزیسیان میر ئەکبەر کە ئاکرێت بڵێن ئەمە تەنیا ناسانێکی ئاسایی نییە یان کۆڕێکی ئاسایی نییە بۆ کتێبێک بۆ ناسانی کتێبێک ئەکرێت بڵین ئەمە پارێزگاریکردنە لە مێژووی نەتەوەیەک لە فەوتان. بابزانین ئەم کۆڕی ئەمڕۆ چی لە خۆگرتووە و ئەم بەرهەم و ئەم کتێبە زانستی و ئەکادمیەی میر ئەکبەر چۆن ئاوێتەیەکی دروست کردووە لە نێوان مێژوو میوزیکی کوردیدا. وەڕێزان لەم ئێوارە کۆڕەدا دەچینە لای ناساندنی نوێترین بەرهەمی موزیسیان و نووسەر کاک میرسلااو دەبم کاتەوە باش پیرۆزبای بڵاو بوونەوە و ناسانی کتێبەکەت لێکەین بە باسکردن و ناسانی کتێبەکە هەستەکەی بارێکی قورسی سەرشانت سووک بووە یان نەخێر بە پێچەوانەوە بەرپرسیارەتیەکانی سەرشانت هێندەی تر قورستر بووە. بێگومان کاگڕۆنگیان دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ دەستگای میدیایی کورسات ئەمێ لە ناخی دڵەوە زۆر دەستخۆشیتان لێ بکەم بۆ هەوڵ و مانوبوونەوەی لەگەڵ من لەگەڵ ئەم بەرهەمەما کە کێشاتان بەڕاستی نووسەر کە بەرهەمێکی هەیە زۆر بە پرۆشی وەکو ڕۆڵەیەکی خۆی ئیبینێ و لەوە پرۆشترەوەیە کە چۆن ئەم بەرهەمی بناسێنەوە چۆن خەڵک بەدەمیەوە بێن و چۆنی خوێنەوەی بۆ بکەن. سپاس بەخوا ئەو خوێنەوەی کە کردمان زۆر سەرکەوتوو بووە خەڵکیکی باش تاوەکو ئێستا بەدەم کتێبەکەەوە هاتووە. بە پرۆشی ئەو خەڵکی کە هاتن ئێرە هونەرمەندان نووسەران کەسایەتەکان کە ئامادەی کۆڕەکە بوون گەرم و گوڕێک لە هۆڵەکەیە هەبوو ئەوەی کە بینیمان و باسکردنی کتێبەکە ناسانی کتێبەکە ئەکرێت بڵین میر ئەکبەر ئەوەندی تر دڵنیا بۆتەوە لە ڕەسەنایەتی ئەم ئامێرە. بێگومان بەو شێوازەیە لەبەرەوەی کاتێک کە موزیک ئەبێتە ئایدیە بێتە فیسیان ئەبێتە ناسنامەی نەتەوە بێگومان ئەو کەسانی کاسی بەرپرسیارەتیان هەیە بە بەرپرسیارەتیەکەن و ئەگەر خۆشیان هەڵنەسن بەکارەکە بێگومان پشتگیری هەموو جۆرە کارێکن کە دەلالەت بکات لە موزیک بۆیە لەو باوەڕێیان کە ئەو کەسانی خەمخۆری بواری کللتور و فەرهەنگن زۆر بەدەم جۆرە کارانەوە دێ. سڵەتێک تایبەتمەندی وای کردوم ئامێرە لە ئەمریکای دیکە جیابێتەوە. ئێمە لە زانستی مۆسیقایە کۆمەڵێک سەوابێت کۆمەڵێک یاسای چەسپۆ. مامۆستاجان سڵاو لێ بێم کاتەوە باش ئامادەی کۆڕەکە بوویت و خوێندنەوە بۆ کتێبەکە کرا ناسان بۆ کتێبەکە کرا ئەم کتێبە بۆ ئێستا بۆ داهاتووی هونەری کوردی و بە تایبەت بۆ میوزیکی کوردی چ بەهایەکی هەیە؟ بێگومان ئەو تەفسیرێکی جوان لەگەڵ لە محتەوایەتی کتێبەکە شتێکی زۆر جوانە هەوڵێکی زۆر باشە کە کراوە. من ئاواتە خوازم ئەم جۆرە کتێبانە کە دەرەچن بکرێت بە مادەیەک یا بە مەرجەعێک لە پەیمانگای هونەر جوانەکان یا لە کۆلیجی هونەر جوانەکان کەوا ئاماژەی پێبێت و خوێندرێت. لە ڕاستیدا نووسەری ئەم بابەتە هیلاک بۆ بەدەست کارەکەیەوە و ئیشی جوانی کردوێتیایە. هیوادارم لە بوارەکانی تریشە ئەویشانە بکرێت بە هەمان شێوە. ئەکرێت بڵین بۆ شایەکمان هەبوو لە کتێبخانەی کوردیا تایبەت بە ناسانی ئامێرەکانمان تایبەت بە پارێزگاریکردن لە ڕەسەنایەتی ئامێرەکانمان کە تایبەتە بە نەتەوەی کورد. هەندێک هەوڵی بچووک هەیە بەڵام ئەو هەڵانە هێشتا احتیوای ئەوەی نەکردوکەوە بتوانین پشتی پێ ببەستین. لەبەرەوە مەکتەبەی کوردی دەوڵەمەند نییە بە ئەم جۆرە ئەم کتێبانە لەمەگەر لەمەوە لە گەنجی وەکۆمانە بێنە پێشەوە هەوڵ بن بروسن لەسەر ئەم کتێبانە باسی علمی بکەن مەیدانی بکەن و بگەڕێن بە شوێن بنەڕەتە سەرچەکان کەەوە ئەم ئامێرانە کە هەیەن لە ناو کوردەواریە ڕسەڵێکیان بۆ چۆ گەڕێتەوە یا لە چۆ هاتوون هی دروستکراوی ملەتی کورد خۆیەتی یاخۆت دروستکراوی ملەتانی ترە هاتوۆتە ناو وڵاتانی ئێمە. لەمەلا ئەم هەوڵە لەمەلا من گەشتبیرم پێیکەوە بدرێت زیاتر چکە لەمە پێش هونەرمەندی وامان نەبوو بتوانێتەوە لەم بوارانە ئەسپی خۆی تاودا بتوانێت بنووسێت لەسەر ئەم بوارانە ئەگەر هەش بێ نووسرابێک چەند نووسراوێکە و لەوە زیاتر نییە. کتێبی تەنبور بەڕاستی توانم بڵێم لێکۆڵینەوەیەکی ئەکادیمی منهەجی زانستیە سەبارەت بە ئامێرێک کە سەدان ساڵە ئەم ئامێرە لە ناو کووردا هەبووە لە ناو یارسانەکانە و ئەگەر چی سەرەتا ئەوان
یعنی خۆرخیان کردبوو لە ناو یارسانەکان خۆیان ناوەکو بەشێک لە نەریتی نهێنی پارێزی لای خۆیان بەڵام دواتر وردە وردە بڵاو بۆتەوە و شێوەی تری گرتووە بە هەر حاڵ ئەمێ بڵێم ئەم کتێبەی کاکەمیر بەڕاستی کتێبێکی گرنگە سەبارەت بە و ئامێرە و سەبارەت بە مێژووی بەشێک لە مۆسیقای کوردی و ئەوەی کە گرنگە بەلای منەوە ئەم کتێبە توانیوێتی نووسەرەکەی توانیوێتی لە ڕەگوڕیشە مێژوویەکەیەوە بێت قسە لەسەر ئەم ئامێرە بکە تاوەکو چۆنیتی پەرسەندنی ئامێرەکە تاوەکو ئەو بۆنە ئاینی و ئەو بۆنە و با بڵێن مۆسیقی و کۆمەڵایەتیانەی کە ئەم ئامێرە ڕۆڵێکی گرنگی تیابینیوە. ئەتوانین بڵین دەوڵەمەندترین ئەدەبیاتی هەبووە لەم ناوچەیەدا و هەموو ئەو شاعیر و